پێگای ئەوەیە کە بەڕاستی تەواوی چین و توێژەکانی کۆمەلگا کە بەداخەوە تا ئێستا و حەوت ڕۆژەی لە چاوەڕوانی مندا نەبووە دەکرێت زیاتر بێت دەبێ هەموو بێن دەعمیان بکەین دەبێ هەموو پشتیوانیان لێ بکەین ئەوانە ڕەنگە 12 کەس بن باسی هاواری گەندەڵی و هاواری بڕینی موچە و هاواری دزینی موچە بکەن بەڵام ئەوانە هاواری خۆیان نییە هاواری هەزاران هەزار مافخۆر و فەرمانبەر و مامۆستای ترە بۆیە حەق نییە ئاوا بەجیان بێڵین ئەمن نە مەعاشخۆرم نە فەرمانبەرم نە مامۆستام لێرە و کابرایەکی نووسرم بەڵام حەقە وەزیفەیەکە بین دڵیان خۆشکەین دەعمیان کەین وریان بدەینێ چونکە تۆ دەزانی کاکە هەمووتان لێرە وڵاتێکی موسڵمانە بە ڕۆژوو بوون بە ڕۆژوو دەبن بەربانگان ئەوەندەی دەخۆن پارشێوێ ئەوەندەی دەخۆن بەڵام دیستان ناگەنە بەربانگەکەی دیکە هەمووتان برسیتانە ئەی ئەوانە حەوت ڕۆژەیشان نەخواردووە و من دگلیشم لێیان هەیە لە دکتورەکان کە دەبێ بێن ئامۆژگاری ویان بدەنێ کە کاکە مانگرتن لە خواردن ئاوا نابێت مانگرتن لە خواردن ڕێگا و سووری خۆی هەیە تۆ دەبێت لە ئەقل مانگرتنی مەسەلەن زیندانەکانی دیاربەکر 6 ڕۆژی بردووە مانگرتنی مەسەلەن زیندانەکانی دیکە لە قەدیمەوە هیچی لە 50 ڕۆژکە ئەو جۆرێکە من دەیبینم ئەوڕۆکانە ئەوانە بەرگەی 4 ڕۆژی دیکە ناگرن تو سەیری وەکە 6 ڕۆژ 7 ڕۆژ نە ئاو نەقاوە نەشیر نەڤێتامینێکی شتێک نەگاتە لە شت میزەڵان چی لێ دێ گورچیلە چی لێ دێ میعدە چی لێ دێ ڕیخۆڵە چی لێ دێ بۆیە من پێم وابێ دەبێ لیژنەیەک دروست بێت لە دکتورە بەڕێزەکان لە ئەو خەڵکە دڵسۆزانە کە ئەوانە یارمەتی بکە کە ئەگەر خەرارە بەردەوام بێت زیاتر من هیوادارم لە ڕۆژەوەڵیشەوە عەرزێم کردوونیوانە کە ئێمە دەبێ شەقام بێتە سەر جواب ئەمانە بەدە 12 دانە فەرمانبەر و مامۆستا گوێیان نابزێت کاکە لە مێژە لەوەی گوزەراون کە گوێیان ببزێت ئەوان شەق لە مامۆستای درا گوێیان نەبزوت ڕۆشنبیر برا بیراز کرا و تێی هەڵدرا لە دەرەوەی شاری گوێیان نەبزوت بۆیە ئەمن پێم وابێت تەنیا ڕێگا ئەوەیەکە زەختێکی زۆر لە شەقامەوە بێت بۆ دەسەڵات و ئەو جارەکانە دەسەڵات بە شەق واداریان کەیکە مافی میلەت بدەن ئەوانە هیچیان داوا نەکردووە داوای مافی میلەت دەکەن مافێکە حەقی خۆیانە مافێکە لە شیری دایکیان حەڵاڵترە لە هەموو دنیایە ئەتۆ 1 سەعات سەری مانجێ مەعاشت دوا بکەوێت دنیا خرا دەبێت فقط لەو جورە وڵاتە سەرڕۆیانە لە وڵاتە دیکتاتۆرانەیە کە گوێ نادەنە دەنگی خەڵک گوێ نادەنە ئاوازی خەڵک گوێ نادەنە دەردی دڵی خەڵک ئەوەی دەکەن هی بەرایانەوە گرنگ نییە ئەوەندەمان لێ قبول کردوونەوەندەمە دامن لێرەدا حەقە گلەیەکی بە حەق لە میلەتنا میلەت هەموو کارێکی کردووە بەڵام گلەیەکی بە حەق لە ڕۆشنبیر و نوخبەی ئەو میلەتە بکەم ئەوەی کە ئێمە دەیچێژین ئەوەی کە ئێمە هاتووین بەدەستی خۆمان 3-4 قوڵە دیکتاتۆرمان سواری سەری خۆمان کردووە خەتای میلەت نییە میلەت لە سەردەمی پێشمەرگایەتیەوە کە من لە بیرما لە هیچیان کەم نەکرد ئەنفالیان قبول کرد تاقەتی کیمیابارانیان هێنا ئەوەی کە پێشڕەوە ئەو دیار نییە ئەوڕۆ پێشڕەوەکان لە چۆن ئەخر نوخبە دەبێت پێشڕەو بێ ڕۆشنبیر دەبێت پێشڕەو بێت بەڕێی من گلەیەکی زۆر لەوانە نەک ئەوەی کە کابرا خۆی بە نوخبە دەزانێ ئێستا لە ماڵە جۆم لێبوو دەڵێ ئەوانە بابسن لە بەغدایە داوا بکەن کورکاکە بەغدای چی عیبە ئێمە دوودانە حکوومەتمانەیە حکوومەتی پارتی و یەکێتی ئێمە ئەوان دەناسین بەغدای ناناسین بەغدا چ دەکات چ ناکە عەلاقەی وانە ئێمە علاقەمان لەگەڵ بەغدانی ئەوانە علاقیان لەگەڵ بەغدانیە ئەوەی کە علاقەی لەگەڵ بەغدایە ئەو سیاسی و دیپلۆمات و جانتا بەدەستانە و بۆ این باغانەی بەغدایان کە بە 3 ساڵ 4 ساڵ ئەوەندە پارە کۆ دەکەنەوە دۆلار کۆ دەکەنەوە دوای دێن فەخفەخە و پۆز و هەوا بەسەر میلەتدا لێ دەدەن ناوەڵای مە هیچ علاقەمان بە بەغدایە نییە ئەوە مەسوولی لەقی پارتی ئاوا دەڵێ لێرە دەڵێ دەبێ ئەوان بچن لە بەغدایە داوای مافی خۆیان بکەن کوڕکاکە عیبە بەغدای چی و تڕەماشی چی ئەوانە حکوومەتی هەرێم دەناسن ئەوانە ئەو دوو دەسەڵاتە دەزانن کە 32 ساڵە دەسەڵاتی ئەو میلەتەن
و ئەوەندەشان حیساب بۆ نەکردوون بەڕاستی زۆر عیبە بۆ دەسەڵاتی کوردی حیساب بۆ میلەتی خۆی ناکە زۆر عیبە ئەوان دەبوو احترامی میلەتی خۆیان بگرن پاستان